ئەو بەڵاو مصیبەتەش کە وردە وردە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان خوای پەروەردگار لەسەرمان سووکە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە ڕوحی ئەو شەش پێشمەرگەی بە بەهەشتی خۆی شاد کردبێ و پلەی شەهیدی بە نسیب کردبن و خوای پەروەردگار سێبووری و ئارامی بەسەر دڵ و دەرونی کەس و کاریان دابڕێژێ. خوا بە کەڕەمی خۆی بە زووی شیفای بریندارەکانیش بدا و ئەو بەڵاو مصیبەتەش کە وردە وردە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان خوای پەروەردگار لەسەرمان سووکە. هەرێمی کوردستان تا ئێستا نەچۆتە نێو ئەوەوە و ئینشاڵڵا خوا دەی پارێزێک کە بچێتە نێو شەڕێکەوە کە هی ئەو نییە. ئەم شەڕە لە ڕاستیدا شەڕێکی سەپێنراوە لەلایەنی قەواری زایانی و ئەمریکا و بەسەر ئێراندا. ئێمە لەو نێوانەدا هیچ بەرژەوەندێکمان لەوەدا نییەوە خۆشمان پاراستووە و من بەڕاستی سوپاس و دەستخۆشیش دەکەم لە بەرپرسانی هەرێمی کوردستان کە تا ئێستا نایانهێشتووە هەرێم پەلکێشینی ئەو شەڕە ببێ. ئەوانش کە لەو ڕووداوەدا ڕۆیشتوون خوای تا لە بە شەهیدی وەرگربن و خوای پەروەردگار شیفای بریندارەکان بدا وخوا بە کەڕەمی خۆی ئێمەش بپارێزێ هەموو لایەک لەوەی کە تووشی زەرەری زیاتر ببێ. وەسەلام عەلەیکم ئێمە چی پێمان بکرێ دەیکەین بەڵام من ئەو قسەی کاگنی سیروان سەرۆکی هەرێمم پێخۆش بوو کە دیارە پەیوەندیان پێوە کردووە و داوای لێبوردنیشان کردووە گوتوشیانە هەڵەیەک لە وەزعەکەدا هەبووە ومێدەوارم هەڵە بوو بێ بە ئان قەس نەبوو بێ و کۆتاییش بێ و جاریکە دووبارە نەبێتەوە.